با لە تۆ خوشکی من دەست پێ بکەن کێشەی تۆ لەگەڵ ئەم هاوسەرەتا چییە؟ سەرەتا سپاس کاک دکتۆر، سپاس بۆم دەرفەتە. کاک دکتۆر کێشەی من لەگەڵ ئەم پیاوەمە ئەوەیە ناچێتە دەرەوە، تێکەڵی هیچ کەسێک نابێ، لە ماڵەوەش دایم بێتاقەتە، سەری ئێشێت، نازانم چی لێ بکەین، هۆکاری ئەمە چییە؟ ناچێتە دەرەوە تێکەڵ نابێ. کاک ڕەحمان گیان بۆ ناچێتە دەرەوە قوربان؟ وڵای دکتۆر گیان هەمیشە وا هەستەکان و شێت بوو، زوو پێم وەڵێ بچۆ بۆ لای دکتۆری دەرونی. چ پێویستم بە دکتۆری دەرونی هەیە؟ خۆ کاڵێ بچۆ بۆ لای دکتۆری دەرونی بەسیەوەیە، ینی کەسی تەبیعی بە قوربان تەرکی دنیا ناکە، مرۆڤ بوونەوەریکی کۆمەڵایەتی بێ بچێتە ناو خەڵکەوانێ، ینی تۆ ناچیتە ناو خەڵکەوانێ لەبەرەوە پێدەڵە خۆ دکتۆری دەرونی چی یانێگە چی وەلای یەکێ دوو قسەی بۆ کردی یا جاری وا خەو لێ ناکە گەر حەپیایەتی خۆمانەوە نیە تۆ شێت بێم ئەبێ ئەم بۆ چوونە هەڵە لە مێشکی هەمومانە بسڕینەوە. کاکە لە وڵاتانی پێشکەوتوو کە ئاسی و شیاریان بەرزە هەموو ماڵی ڕاوێژکارێکی دەرونی هەیە، پێویستی پێێتی خۆ چۆن تۆ پێویستی بە پزیشەکەی پێویستی بە ئەندازیار هەیە، ئەگەر شتێکی طبی بۆچی بەلای پزیشکی، ئەگەر شتێکی قانونی بۆچی بەلای مەحامی، ئەگەر شتێکی دینی بەچی بەسای مامۆسایگایی، ئەمە شتەکە طبی پسپۆڕیە خۆ کەواڵێ تۆ بۆ ئەبێ بە شێتی تێبگەی برام. وڵی کاک دکتۆر زۆرم لەگەڵڵێ تۆ هەمیشە پێویستی بۆ سەردانێکی دکتۆری دەرونی بکەی. بارحاڵ لەگەڵ خزمان زۆریان لەگەڵ وتم تا چوم لای دکتۆر باسی ئەوەی لەگەڵ کردم کە تۆ مشکلەکانت چییە، بەڵام من هەمیشە ترسم یعنی لەوەی کە بچمە لای دکتۆرێکی دەرونی دواتر ئەبێ بە چی پێیان بڵێن بۆچی چووی بۆ لای دکتۆر. من خۆ هەرچەنە هیچم نییە، مەعیدە مێشێ و هەندێک جار سرم و جارش ئەژنۆکانم ئەلەرزەیەکی هیچ مشکلەیەکم نییە، بەزتر بۆ بچم بۆ لای دکتۆری دەرونی. ڕۆشتم زۆریان لەگەڵ وتم ڕۆشتم، بەڵام هیچ مشکلەیەکم نییە، بەڵام ئەم هەمیشە هەر پێویستە کات تکرارێک کاتەوە چەند جاری کە بڕۆ بڵای ئەم دکتۆرنا ئەو دکتۆر، هەنی من ڕۆشتوم یەک جار ڕۆشتم بەسەریتر پێویست ناکەم. کاک دکتۆرم پیاوەی من هەروواڵێت ئەڵێ هیچم نییە، ئەگەر هیچی نییە بۆچی وەکو پیاوی خەڵک ناچێتە دەرەوانێ، بۆ ناچێ بۆ مزگەوت واز لەوەش بێنە بۆ ماڵ هیچ خزمێکیش ناچێ، جارجار ئەگەر بچێ بۆ ماڵی باوکی من هەر ناچێ، جەژنان ئەگەر بە زۆری من بێ بۆ ماڵی باوکمیان براکانم، ئەمە هیچی نییە. ئەمە لە کێ تووشم حاڵەتە بووە؟ دەمێکە من کەشوم پێ کردووە سەرەتا خەس و خەزورم وتیان ئەم هەر لە سەرەتاوە تووشی ئەم حاڵەتە بووە تێکەڵ نابێت و لەگەڵ کەسا دانانیشێت، یعنی هەر لە مناڵیەوە ڕیشەی گۆشەگیری و دوورە پەرێزیەر هەبووە دوایش تووشی ئەم حادیسەیە بووە. باش ئەوەن کە هاتن یانیەوەی کە تۆ لە پێشتیش باسی کرد لەگەڵ خزمێکیان نەشتا بەڵێ ساڵێک پێش ئێستا لەگەڵ خزمێکیانە وتی تووشی شەڕ بۆ دوو دانیان شکان بوو، من لێم پرسی بەڵام هیچی بە منە و بەڵام براکەی وتی لەگەڵ خزمێکمانە بۆ بەشەڕی، ئیتر دوای ئەوە تەرکی دەرەوەی کرد نەچووە دەرەوانێ، چەنە خزمەکەشی داوای لێبرنی لێ کرد، بەڵام ئیتر ئەو هەر لە ماڵەوە دانیشتەوە بۆ هیچ شوێنێک ناچێت. باشە کاک ڕەحمانجانەوە ئەوە یادی چه هەیە بە مناڵی بە گەورەی هەر شەڕمان هەر کردووە بە شەڕەکەی دەخۆ کۆتایی ژیان نییە بە شەرین ئەکەوینە ململانی و سراع و مەسلحەت و شت تەزاڕ و بەکاو کە دژبەیەەکە ئەم شتابێ پاشەوان هاتوونەتە ماڵەوە داوای لێبوردنیان لێ کردووی تۆش عەفو کردوونی بۆ ناچیتەوە بۆ تێکەڵ بە خەڵک ناوی. کاک دکتۆرە ترسی خەڵک ئەموو ئێستا هەموو خەڵک زانی بێتی ئەم شەڕی من ئەبێ چەند هەست بەو کەمیاکەم ئەو کەسا لێ یاوم، یعنی هەمیشە تەسەورەکەم بچمە دەرەوە هەموو خەڵک سەیری من بکە، ترسی ئەوم هەبوو گاڵتەم پێ بکەن. کاک ڕەحمان تۆ ئەم شارە ملیۆنی خەڵکی تیاژی شەڕی لەگەڵ خزمێک تابووە دوو کەس سێ کەس چوار کەس دە کەس 20 کەسی زانیوێتی خۆمە بەرنامەی تەلەڤیزۆنی نیە ڕاستەوخۆ نەقلیان کردوێ و عالەمی نیوێت و تەزیری کردوێ تۆ هەست ناکەم شتە و زۆر گەورە کردووە بەرەمجاری وایە لە حادیسەی سیارەیە خەڵکدان لە دەمیان نامێنێ نەک دوان دەشەشکێ ئەوە زۆر کەسی تریش و پێشتریش و وەکو تۆ تووشی ناخۆشی بۆ شەڕ بۆ و چەندانێکی شکاوە بەڵام زۆر گەورە و کردووە تۆ ینی هەندێکجار پێمان ناخۆشە دەنگە دەنگێکە بێ شتێکە بێ بەڵام دوودان شکاندن ئەمە ناهێنێت تۆ خۆسەجنکەی لە ماڵەوە بترسی هەموو خەڵک پێیزانانی دوو جوزانی و خەڵک پێیزان باشە بۆ نەشوی بۆ لای دکتۆر بە خۆدان ینی دانەکانە بۆ دروست کاتەوانێ خۆدان چییە و دوایەوە بەس چەند کە زاگاداریم شەڕە بوون وەکو خۆ دەڵێ هەموو عالم زانیوێتی وڵی کاک دکتۆر خۆشمەند جار ئەڵێم
باشە خۆ من هەموو خەڵک نەیزانیوە هەموو 4 بۆ 5 کەس ئاگاداری ئەو شەڕی من بوو ئەوانش خزم و کەسوکاری خۆم بوون بەڵام دوایی ماوەیەک ئەڵێم نەبەخوا ئەوەی ئاگادار بوون خەڵکێکی زۆر بووە باشە تەسەورەکەم بڵێن کەسێکی زۆر بێغیرەت بووە زۆر ئەوە بووە یعنی من هەمیشە ئەم قسانە بەرامبەر بە خۆمەکەم بۆیە ترسی خەڵکم زۆر لایە لە زۆر جاریش بیرەکەمەوە باشە 3-4 نەفەر ئەکرێت ئەم باسییان بۆ هەموو خەڵک کردبێ نا ئەشکرێ وابێ لەبەرەوە ترسی خەڵکمەیە بۆ ئەوی کە ناچمە دەرەوە قوربانجان تۆ ئەو عەفو نەکرد عەفو کردووە هاتووە بۆ ماڵە داوای لێبوردنیگە ئەمە شتێکی زۆر باشە کردووە یعنی گەورەی مرۆڤەوەیە ئێستا گەورەی تۆ لێرەیە ئەوە یەکەم کابرایە و عەفو نەکردو بە دوای تۆڵەسەندنەوەی نەگەڕای بەداخەوە ئێمە لە کۆمەڵگای کوردی هەندێک بۆ کەسانێکن تاوەکو ئێساس بە دوای تۆڵەسەندنەوەی ئاگەڕێن یان یەگەر ئەو خراپێکی بەرامبەر کردم منی ژەبێ هەمان شتی خراپە بەرامبەر بکەم ئەوەی لەگەڵا کردم منی ژەبێ لەگەڵا بکە جا براکەم هەریشێ لێمەگە کێشەیەکی ببوایە و لەگەڵیشکا دەنگدەنگ بوایە بە دوای تۆڵەسەندنەوەیە بگەڕێ ژیانە بوو بە دۆزەخ دوایەوە خوای گەورە پێمانەڵێڕێ لە یەکتری خۆش بن لێبوردەیی گەورەترین صفەتی ئینسانی سەرکەوتووە ئینسانی بوو دەڵە ناتوانێت لە خەڵک ببوورێ بە دوای انتقام ئاگەڕێ بە دوای شەڕ و کارەسات ئاگەڕێ بەڵام تۆ خۆش لە دانیشتنێکی تراوتێ وەڵڵاهی ئەو خزمەمان زۆر فەقیر و بێدەسەڵاتیشە خەتای منیش بووە کە مەوزوعەکە دوایەوە هاتووەتە ماڵیشە داوای لێبوردنی کردووە ئیتر من نازانم تۆ بوو ئەوە شت گەوراکەی ئەزان ئینسان مەزلوم بێ زاڵم نەبێ ینی دڵنیا بە تۆ ئێستا بە حسابی خۆ زوڵمە لێکراوە والله ئەو گەورەی تۆیە و بەخێر بۆ تۆ ئەنووسێت و زەمیریشم مرتاحە کە تۆ ئازاری کەسن نەیاوە نەحەقی و بەرامبەر کەس نەکردووە بە شەرتێ خۆش دەڵێ هاتوۆتە ماڵمان و توێتی کاکە من دوو دانی تۆ لە غەڵەتەکە بووە دوو دانشکاوەرە کاکە تۆ 4 دانی من بشکەنە وایەوانیان هەموو ئەنە ڕاستن کاک دکتۆر وەڵام من ئەڵێم ئێستا هەموو کەس بە تایبەت خزمەکانم من بە کەسێکی ترسنۆکەزان و بە چاوی سوک سێرمەکەن من تازە وەک جارانم لێ نایەتەوە کاک دکتۆر ئەوە یەکەم بەس چۆن نەزانی ینی تۆ لە ناو مێشی خەڵکای مێشکیان نەخوێنیتەوە چۆن ئەزانی خەڵک بە ترسنۆکە دانێ ئەلە تۆ هاوسەری ئەوی کچی من تۆ بە ترسنۆک دانی هەرچی بە لایەنەشە نەخێر ساکسەوە ئێمەڵین تۆ کەسێکی گەورەی ئەو کابرایەوە بەخشیوە عەفو کردووە توێتی وەرە 4 دانم پشکەنە بەدوای تۆڵەسەندنەوە نەگەڕای باکسەوە تۆ ئینسانێکی گەورەی معدەنە پاکە شتی جوانە هەیە بوو ئەمە نەشتەکانە گەورە کردووە بوو ئاوە بەم شێوەیە لە خۆم خۆش نابم و من زەمیرم محاسەبە مەکاو زۆر جاڵی بۆ تۆڵی خۆم نەکردوەوە نییە کاک دکتۆر من حەز بە و تۆڵەکردنەوە و قەرەباڵەکەی و نازانم باسی چیەکەم ئێستا بوت لەبەرەوە زۆر ڕووخاوم یعنی هەمیشە قسەی خەڵک زۆر لام کاریگەرە زۆر لام مهمە کە ئەبێت تۆ دوو دانش شکێنراوە بۆ تۆڵی خۆت نەکردوێتەوە ئەکرێ وابێ یان ئەکرێت بەبینینی من چەندینەوە قسەیان هەبێ نازانم بۆیە بەردەوام لەو حەزەر و ترسەیاژی کاک دکتۆر من حەز بە قەرەباڵکی ناکەم بەدەست خۆم نییە کاچمە ناو خەڵکەوە دڵم تونند ئەبێت ترپەی دڵم زیاکات یعنی گیانمە لەرزێ مەعیدە مێشێ نازانم یەکسەر ئەو شوێنە بەجێ هێڵم ئیتر بۆ بچمە ناو خەڵکەوە بەخوا لە سەریێشە زیاتر هیچ ترم دەست ناکەوێت هەستەکەم باسی منینە یعنی کاک دکتۆر هەمیشە ئەگەر لە نێو قەرەباڵەکەیەک لە نێو کۆبوونەوەیەک بم دوو نەفەر ئەگەر بزەیەکیش بیانگرێ وا هەستەکەم باسیم نەکەن یان ئەگەر چپەیەک بکەن وا هەستەکەم باسیم نەکەن لەبەرەوە حەزم بە قەرەباڵەکی نییە حەزم بە چوونە دەرەوە نییە حەزەکەم تەنها بە تۆ هەز ناکەی خەریکە لێتەکە بە گومان و وەسواسی براکەم ینی دوو کەس بەیەکەوە قسە بکەن باشە تۆ ئەم بیرکردنەوە نەرێنیە سلبێ و بۆ هەیە بۆ عکسەکەی ناڵی وەڵێ دوو کەسە بەیەکەوە قسەکەن لەوانەیە معجیب بن بە من و باسی بە خاڵە بەهێزەکانی منەکەن باسی باشی منەکەن بڵێ لەوانەیە مەوزوعێکی تایبەتی خۆیان نەبێ حەز نەکەن منیش عاجکەم و بیزانم یعنی تۆ کە هەر بیرەکەی تۆ بۆ بیلەشتی باش ناکەیتەوانێ دکتۆر ئێمە زۆر قسەمان لەگەڵا کردو یەکەم جارەوەی تااقەتم نییە دوایی من بە چ ڕوویەکەوە بچمە دەرەوە ئەی خەڵک ناڵێ بۆ لێیان داوە یعنی نەیتوانیەوە تۆڵەی خۆی کاتەوە ئەم قسە ناکات